لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لێکەوتەکانی قەیرانی دارایی و بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی کردووە سەر بارگوزەرانی هاوڵاتیان و بەتایبەت موچەخۆران. هەرەو هۆکارانەش وای کردووە کە خەڵکی سنوورەکە بە ناچاری پەنا ببەنە بە فرۆشتنی پێداویستی و کەلوپەلی ناوماڵ تا لەو ڕێگەیەوە بتوانن پێداویستەکانی ژیانی ڕۆژانەیان پێدابین بکەن. دەربارەی فرۆشتنی کاڵاکانی ئێمە نەبوونی موچە نەبوونی دابەشنەکردنی موچە هۆیەکی سەرەکیە بۆ نەبوونی بازار بەگشتی. هەروەها قەیرانی نەبوونی داراییەکەمان بۆتە هۆی ئەو کە خەڵک لە بەعام بەگشتی ینی هەوڵ بدا کەلوپەلەکانی ناوماڵەکەی خۆیان بفرۆشن. ئێمە ژۆر دوکاندارێک کە کەلوپەلی دەست و نوێمانەیە لە شاری سۆران هەوڵمان داوە ئەو کەلوپەلانی کە خەڵک دەیکڕێتەوە بە نرخێکی قازانجێکی کەمتر بدەینەوە خەڵکەکان بۆ ئەوەی ئێمە وەک هاوکاریەک هەم هاوکاری خەڵکەکە بکەین کە بتوانین ئەوەی کەنیەتی یا هەیە بکوزاوایە مەسەرەن پارێ زێر گران بۆ پارێ زێڕی لێ دێت کەلوپەل دەکڕێت لە دوکانەکەمان. لەلایەکی دیکەشەوە زۆرێک لە گەنجان و لاوان بەتایبەت ئەوانەیە کە تازە دەچنە پرۆسەی هاوسەرێتیەوە بەهۆی کەم دەرامەتی و لێکەوتەکانی قەیرانی داراییەوە بە مەبەستی دابینکردنی پیداویستەکانی ناوماڵ ڕوو لە بازاڕی کۆنەفرۆشی سۆران دەکەن. ئەو دۆخە ئابووریێکەوە ئەو قەیرانە ئابووریێکەوە توانین بڵێن بەسەر هەرێمی کوردستاندا هاتیە بەڕاستی تەنجی بە خەڵک هەڵچنیە لە ڕووی هەموو پێیەکانی ژیانەوە پێویستە یعنی ئاوڕێک لە وەزع بدرێتەوە خەڵک لە شتی نوێوە هاتوو بە شتی کەونەوە ئاکڕیتن پێویستە یعنی ئاوڕێک لەو خەڵکە هەژارە بدێتەوە هەمووی مەعاشخۆرە کاکە یعنی پێویستە ئەو وەزعیکە ئێستا لەو خەڵک تێدایە چارەسەر بکرێتن بەڕاستی دۆخێکی زۆر ناجێگیرە. بەهۆی قەیرانی دارایی و بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوا ڕۆژ ژیانی خەڵک ڕوو لە خراپی دەکات. ڕێژەی هەژاریش لە سنووری سۆران لە هەڵقشاندایە. فەرهاد محەممەد، گەلی کوردستان، سۆران.